نای خوای گەورە و میرەبان وەکاتەوە باش کارانی عزیز بەخێر بێنەوە بۆ وانەی چوارەم لە مێژووی وانەی مێژوو وانەی سەرچیمان کە مێژووی تورکیا هاوچەرخە سەڵوانەیەکمان هەیە بە ناوی مێژووی تورکیا و ئێرانی هاوچەرخ بەڵام لەو 15 هەفتەیەدا مێژووی تورکیای هاوچەرخ ئەخوێنین ئەمە کە لە هەفتەی دووەمین وانەی چوارەم دەکاتن وانەی یەکەمە بەڵام بۆ گشتێگەردا بەشەکەن دەکات وانەی چوارەم سەرهەڵدانی شەڕی سەربەخۆیی حرب استقلال یان ئەوەی کە تورکەکان پێ دەڵێن حرب استقلال حربەسە یان پێڵێن Kurtuluş Savaşı'nın yani peylen şerî yaxud peylen şerî perengarî dewletانی هاوپەیمانان و یۆنانیەکان و ئەرمەنیەکان بەرحاڵ ئەمە زیاتر بەوەی کە کوردی هەیە کە سەرهەڵدانی شەڕی سەربەخۆیی پێ دەڵێن لەوەش پێویستە کە بە کوردی ناوی بێنین و کە لە 19 ئایاری ساڵ 1990 تاکو ئەیلولی ساڵ 1922 بەردەوام بوو. طبعا ئەو بارودۆخی کە تورکیا پێ دەپەڕی دوای دابەشکردنی خاکەکانی عوسمانی بەپێی ڕێککەوتنامەی سایکس-بیکۆ دواترەوەی کە ئەو نەخشەیە مایەوە لە بۆ تورکیا کە لە دوای شەڕی یەکەمی جیهانی بەتایبەتی لە ساڵ 1980 طبعا ئەوە پێشنیازکرا بوو لە بۆ تورکیا و نەخشەی تورکیا بوون بەبێ ڕێککەوتنامەی سیڤە منتقەکانی ڕۆژاوای تورکیا و هەروەها کە سنوورە لەگەڵ بولگاریا و یۆنان و زائیدەن هەندێک لەو خاکانەیشیان تاوانی تورکیا ڕۆژاوای ئەو منتقەی ساڵۆنیک و ئەمانە درێژە بۆ حتاوەکو گەیشتە نزیکی ئیستانبوڵ و ئەوانە ئەو هەمووی لە بۆ یۆنانیەکان دانرابوو ئەوەی ترکە مابەوە ئیستانبوڵ و شوێنەکانی دیکە ئەوە لە بۆ دەوڵەتی عوسمانی طبعا دوای داگیرکردنی یاخود با بڵێن هاتنناوە هێزەکانی هاوپەیمانان لە بۆ ئیستانبوڵ وەکو باسمان کرد یان ناڕەزایی و وەکی زۆر دروست بوو بەرامبەر بە خۆپیشاندان بەتایبەتی ئەو کاتی کە زانکۆی ئیستانبوڵ عەفوان کە پێیانەوە دارالفەنوون تەڵەبەکانی و مامۆستایەکانی بوونە هەوێنی ئەوەی کە ناڕازایەتێکی زۆر گەورە لە ئیستانبوڵ دروست بوو. جا ئێمە دێین باسی شەڕی سەربەخۆیی یەکەین کە لە تورکیا سەریاندا طبعا لە پێشەچیدا پێویستیمان بە هەندێک ئەوە هەیە هەندێک بابەت هەیە باس بکەین ینی گرنگە بۆی بگەڕێنەوە ینی وەکو فلاشباکێک وەکو پاشخانێکی مەوزوعەکان یان ئەو مەوزوعە گرنگە کە ئێستا باسەکەین دواتر کە ئایندەی تورکیای بنیاتنە یاخود با بڵێن کۆماری داهاتووی تورکیای بنیاتنە. طبعا لەو سەردەمیدا قەرەقۆڵ دامەزران ناتوانن پێیانەگۆ پاسەوانەکان لە کۆتاییەکانی هەفتەی شەڕی یەکەمی جیهاندا طبعا دوو کەس سەرکردایەتیانە کرد قەرە واسف و قەرە کەمال بۆ پارێزگاریکردن طبعا لەوە چش بوو لە دوای شەڕی یەکەمی جیهانی بۆ ئەو پاسەوانانە ئیتحادیەکان بپارێزن وەکو دەرسی یەکەمیش باسمان کرد دەرسی سێم کە ژمارەێکی زۆر لە ئیتحادیەکان درانە دادگا طبعا لێرەی خاڵێکمان هەیە لە بیرمان نەچی ئیتحادیەکان لە پێشەوە لە 1913 پێشتریش مستەفا کەمالیان لە ڕێزەکانیان دەرکردبوو. طبعا هۆکار زۆرن لەو بارەیە کە دوایی دێین باسەکەین. طبعا ئەوە بۆچی بووە و قەرەقۆڵیان کە دامەزراندون بۆ پاراستنی ئەندامەکانیان لە تۆڵەی هێزی هاوپەیمانان و لیبراڵەکان ینی پارتی ئازاد و ئیتیلاف کە بنەماڵی ئالی عوسمان بوو هەروەها گروپە مەسیحیەکان بەتایبەتی یۆنانی و ئەرمەنیەکان. ئیتیحادەکان ئامادەکاریان کردبوو بۆ خۆ پاراستن لەو گروپاتە گروپە موسڵمانەکانیش مەسەڵەن وەکو کورد لە مەنتیقەی ناتۆڵ چونکە نزیکی 700,000 کوردیان ڕاگواستە بوو بەشی زۆریشی ئەوانە لە ناوچوو بوون
ئینجا لەو بارودۆخەیدا کۆمەڵەی هەرێمەکانی پاراستنی مافەنەتەوەییەکان لە تەشرینی 1970 لەو مانگەیدا مانگی 11 1970 کە شەڕی یەکەمی جانی کوتای هاتبوو ئیتر با بڵێن وای کردکەوە ئەوانیش کۆمەڵێک دروست لە ناوچانە بۆ وەکو سەرەتایەک طبعاً سەرەتایەکە چ بوو ئەو بوو کە ئەو گروپانێک کە لە ئەنادۆڵ دروستە بن وەکو کۆمەڵی هەرێمەکانی پاراستنی مافەنەتەوەییەکان وەکو تازە ئاماژەم پێکرد ئەوانە مەستە بن چەتری مستەفا کەمال و دوژمنەکانی طبعاً ئەوانە دوژمنی ئەساسی ئەو حەڕەکانە دواتر مستەفا کەمالیش یان با بڵێن چێبڕچێکاری سەرەکیان چێ بوو یۆنانیەکان بوون و بەریتانیەکان و فەڕەنسیەکان نەبوون لۆچ کە یۆنانیەکان دەیانویست هەر هەموو منطقەی ئەنادۆڵ دەست بەسەر دابگرنەوە هەر خۆی ئەنادۆڵ ئەناتۆڵیا وەروشەکی لاتینیە یعنی بەمانای خۆرەڵات کە خۆرەڵاتی یۆنان بووە و بێزەنتیەکان لە بندەستیان بوو و یۆنانیەکان هەر هەمیان بە خاچ خۆیان نەزان طبعاً پێشتریش وەکو دەڵێ یۆنانیەکان دەستەگوڵی خۆیان لە خاچی تورکیایدا بوو بەتایبەتی ئیزمیر یان دەست بەسەرداگر بوو لە ئایاری ساڵی 1970 بە پشتیوانی بەریتانیەکان و دەوڵەتانی هاوپەیمانان طبعاً ئەوانیش ئاشتیان بەسەر چێدا سەپان بەسەر دەوڵەتێکی ڕووخاوی سەربازی عوسمانیدا و کۆمەڵێک پەیماننامە و ئەوانیان بەسەردا سەپان و یۆنانیەکان طبعاً ئەو کاتی بارودۆخیان زۆر باش و بەتایبەتی کە سەرۆک وەزیرانەکەیان ڤانیزالۆس ئەو ڤانیزالۆس یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە هاوپەیمانی بەریتانیەکان و بەریتانیەکان یارمەتیانەدا و بەڵام مەلیکی ئەو کاتەی یۆنانیەکان دژی بوو پەیوەندیان باش نەبوو بەڵام ئیتر ئەو توانێت لەسەر ئەرزی واقع خۆی هێزەکانی و دەسەڵاتی خۆی بسەلمێنێت و تەمان شاری ئەو شانەکرا بەریتانیەکان یۆنانیەکان کە دەبی ئەو جوڵانەوەی کە دروست بە لە ئەنادۆڵیش چ بکاتە دان بە مەسەلەی پەیماننامەی ئاشتی بنێت طبعاً جا لێرەدا قوتابیانی عەزیز خوێندکارانی خۆشەویست دێین باس لە بابەتی شەڕی سەربەخۆیی ئەکەین یعنی لە نیسانی ساڵی 1920 فەرید پاشا وەکو باسمان کرد جارێکتر گەڕاوە لە بۆ حکوومەت لە ماوەی کە باسمان کرد لە 1990 تاکو 1920 کە لە حکوومەت دابوو دوای کە مانگ و شتێک وازینەت و حکوومەت پێکاتن دوای ئەوە جارێکتر فەرید پاشا گەڕاوە حکوومەت اینجا لێرەدا کۆمەڵە گۆڕانکاری هاتنەکایەوە یەک لەوانە مەسەلەی شێخولیسلام کە ئەو نیشتیمان پەروەرە تورکەکان کە ناویان لە خۆ نابوو کە حربی استقلالیان هەڵجرساندبوو ئەوانەی بەچ کرد بە یاخی بوو لە قەڵەمدا و لە فتوایەکە شوێدا هاتبوو کە دەبێتن هەموو موسڵمانەکان هەوڵ بۆ کوشتنیان بدەن و لە هەم کات لەو سەروبەندیدا حکمی غیابی یعنی با بڵین بە شێوەیە کە مستەفا کەمال ئامادە نەبوو لە بەردەم دادگادا فەرمانی لە سێدارەدانی بۆ دەرچوو طبعاً لە بەرامبەردا حکوومەتی ئەنقەرە کە پێکهاتبوو بە سەرۆکاتی مستەفا کەمال و پەرلەمانێکیان هەبوو دوای کۆنگرەی سێواس و ئەرزەڕۆن ئەوانش موکتەکەی خۆیان بان کرد و فتوایان پێدا بڕیاریان پێدا یان با بڵێن کە دەبی فتوا لە دژی حکوومەتی ئیستانبوڵ بکات ئەوان بەس شتێکیان هەبوو لە فتوایەکەیوان شتە گرنگ بوو واتە وەکو دەڵێ فتوایەکەی شێخولیسلامی لە ئیستانبوڵ هەڵپێچایەوە ئەوان چیان کرد لە ئەوەکەی لە فتواکە حکوومەتیان خەڕە پشتگیری لە خەلافەتیان کرد بە دژایەتی خۆیان لە بۆ فەڕەنسا و بەریتانیا ڕاگەیاند
کە ئیستانبوڵیان داگیر کردبوو و دفاعیان کردەوە کە ئەوان لەسەر تایبەتمەندی ئیسلامی یان با بڵێن لەسەر ئاین ئیسلام بەردەوامن و ململانەی ئەو دەوڵەتانەکە کە ئیستانبوڵیان داگیر کردیان وطبعا مصطفى كمال شور بوو لەسەر بەدەستهێنانی پاڵپشتی کەسایەتی طبعا لێرە ئەوشی قۆستەوە هەر لە ڕێگا فتوایی کە کەسایەتی سوننەکان و سەرکردە عەلەویەکان و ڕێبازەکانی سۆفیگەری وەکوانەی بەکتاشی و مەولەوی و نەقشبەندی و لە ناوخۆ و دەرەوەی تورکیادا بەدەست بینیتە چکە لێرە دوای ئیدعای ئەوەشی کرد کە خلافەت ئەگەڕێنیتەوە حکوومەتی ئیستانبوڵ دەویست بە هەموو شێوەیەک طبعا لەوانە داتن حکوومەتی ئەنقەرە بسەرۆکایەتی مصطفى كمال طبعا حکوومەتی دواتر لە ئیستانبوڵ پێکات بە ناوی بەسەرۆکایەتی ئەحمەد چەرکەسی بوو کە بڵێن ئەوە بوو کە هەروەها دواتر لەوە قەرش حکوومەتی ئەدام چەرکەسی طبعا ئەو حکوومەتانە بەگشتی ئەنی لاواز بوون لەبەرەوەی هیچ دەسەڵاتە چیاوتۆی وەکو دارایی وەکو سەروەری ئەو کاتێ خاکەکانیان نەبوو چکە هەمووی کەوتووە سەروەرەکان هەموو کەوتووە ژێر ئینتیدابی فەڕەنسی و بەریتانی ئینتیدابەکە چۆن بوو ڕانەگەێنرا بوو بەڵام یەک لەوانە لەسەر پاشماوەی چەک و چۆڵ و یانی با بڵێن اتفاق و ئەو خواردانەی کە لە دەوڵەت عوسمانی بەجێما بوو طبعا ئەوەش دوای 2 ساڵ ئەنی ئەوەش ڕەوی بێکاریگەر ببوو نەیانەتوانی جوڵەی زۆر گەورەی سەربازی بکەن ئیتر لێرەدا حکوومەت ئەو کاتی حکوومەتی ئیستانبوڵ تەنها هێزێکیە بۆ کە هێزی بەرزەفتکردن کە بۆ دابینکردنی ئاسایشی ناوشارەکانی ئەو کاتی تورکیای یان باڵ بەتایبەتیش ئیستانبوڵ چونکە کاتێک کە ئیستانبوڵیان داگیر کرد هێزی هاوپەیمانان مەرجە چەندانە مەرجەکە ئەوە بوو گوتیان دەبی 50,000 سەربازی عوسمانی ببینیتەوە بەلەوەش نابی زیاتر چکە دەوڵەتی عوسمانی ئەو کاتی نزیکەی 3 میلیۆن سەربازیە بوو کە داخلی شەڕی یەکەمی جیهانی بوو طبعا ئیتر هەر ئەوەندە هێزەی هەبوو کە با بڵێن و لەو سەروبەندیدا خەڵکی دیکەش یعنی با بڵێن هاتنە پاڵ شۆڕشی تورکەکان یان با بڵێن شەڕی سەربەخۆی تورکەکان لەوانە مەسەلەن 200 کەس لە ناوچەی ئیزمیتەوە کە لەسەر ناوچەی ئیستانبوڵەوە نزیکن لە هەرێمی بڵێن مەرمەرەوە ئەمانە داخلی ناو ئەو شۆڕشێ طبعا ئەو شوێنی کە بڵێن دەستیان بەسەداگرتە بوو بە تایبەتی ئەو ناوچانەی کە لێ بوون با بڵێن وەکو ئێستا دێن باسیەکەین ئەو ناوچانەی کە لێ بوون حکوومەتی ئەنقەرە ئەو ناوچانە ئێستا کێوە لەسەر خەریتایی بینن ئەو ناوچانی خۆرهەڵاتی تورکیا باشوورەکەی باشووری و بەشێکی لە باکووری و تاوەکو ناو بەرەو ڕۆژئاوا دەڕۆی واتە ئەو ناوچانە واتە لێرەوە لە ڕۆژهەڵاتەوە بەرەو ناوچەکانی ڕۆژئاوا تا ئەو هێڵی مۆرە لەو هێڵەشەوە لەو قاوەیەوە ئەم سپیەوە ئەو شین و ئەو زەردە هەموو ئەو 4 ناوچەیە لە بەردەستی حکوومەتی ئەنقەرەدا بوون و لەو ناوچەیەدا کۆمەڵێک ڕاپەڕین و شۆڕش ڕوویدا کە دژی دەوڵەتی بڵێن حکوومەتی ئەنقەرە بوون بەخۆی حکوومەتێکە لە ئەساسدا حکوومەتێکی عەسکەری بوو یعنی هەمووانەی حکوومەتەکەیان بێڕێوەبەر هەموو ئەو ژەڕنانانە بوون کە لە شەڕی کە لە سوپای عوسمانی بوون واتە لە بیرۆکراسیەکانی ناودەوڵەتی عوسمانی نەبوون بەڵکو ئەوانە لە سەربازەکان پێکات بوو حکوومەتی تۆند و تیژیانە کرد وە زائیدەن لەو کاتیشدا کە دەرسی ڕابردوو باسم کرد بکۆی داڕۆن ئاسمگڵۆ ئەوانە باسەکەن لە کتێبی بۆچی نەتەوان شکست دێنن
لەو سیستەمە مەرکەزی و توند و تۆڵان و چەسێنەرانی کە تووشی شکستە بن لە کۆتاییدا بەرەنگاری شۆڕش و ڕاپەڕین و ململانی ناوخۆ دەبنەوە و پارچە پارچە بن. اینجا لێرەدا لەو کاتەدا چەندین شۆڕش و ڕاپەڕین ڕوویاندا، بەڵام ئەوان چیان کرد؟ هەستان شتشکیان کردەوە لە حکوومەتی ئەنقەرە، دەست پێشخەریان کە دەست پێشخەریەکە ئەو دادگای شۆڕشیان دامەزاندن بە ناوی ئیستیقلال محکەمەلەری، یعنی دادگاکانی ئیستیقلال، ئەم دادگاکانی شۆڕشی سەر بەخۆی. و لە دوویش طبعاً دەبی محکەمە قانونی هەبی، چۆن خەڵکی پێ محکەمە بکاتن یان محاکەمە بکاتن عەفوەن، یعنی چۆن خەڵکی پێ دادگای بکاتن دەبی قانونی بێ، و قانونە چ بوو؟ ناوێن لێنە قانونی خیانەتی نیشتیمانی گەورە، خیانەتی گەورەی نیشتیمانی، خیانەتن وەتەنن قانونو، یعنی قانونی خیانەتی نیشتیمانی لە هاوینی ساڵی 1000 طبعاً ئەوانە بزانە، ینی هەر کەسێکان لە بۆ ئەو سەردەمی حەزەکەمەوەی بزانن لە زۆر جار وشەی خیانەت ئەوانە زۆر بەکاردێ، یعنی دەبەن ئەوان خیانەتیان ئەوە نەکرد خەڵەکەم وڵێتەوەی خاینە ئەو خاینە ئەو خاین، بەڵکو بە قانونیاندانە. تەزەمان زۆر کەسیشان بە ناحاق سەدان کەس لە کورد، هەزاران کەس لە کورد و چەندین سەرکردیان لە کورد بەو قانونیان بەغەدر بە زوڵمێکی زۆر گەورە کە تا ئێستا گۆڕەکانیشان دیار نییە. یەک لەوانە شێخ سەعیدی پیران، شێخ عەبدولقادری نەهری، ئەوانە هەمیان بەو قانونەی لە سێدارەدا کە زوڵمێکی زۆر زۆر گەورەیان لەو کەسایەتیانە و لە سەدان لە هەزاران کەسی کورد کرد بە زۆر ئەوانیان لە سێدارەدا. ئینجا لەبەی ئەوان ئەو وشەی خیانەت یان لە چوارچەوەی قانوندانە و دیاریکراوە پێی سزاکانیشی دیاریکرا بوو. لە هاوینی ساڵی 1920 یۆنانیەکان ناوچەکانی ڕۆژئاوا و باکوور و ڕۆژئاوای ئاسیای بچووک و هەتا تەراقیان داگیر کرد، یعنی دەکاتە چێن دەرێ دەکاتە ئەو ناوچانە ئێستا یۆنانیەکان ئەو پێشتر منتقەیە با بڵێین ئەو منتقەی هەمووی لە بەردەستی عوسمانیەکاندا بوو. ئەمە بەخۆی با بڵێین ئەوە یۆنان دواتر ئەوە ساڵۆنیک ئیتر ئەدرنە و تراکیا ئەو ئەدرنەیە و تراکیا و ئەوانیان هەموو دەست بەسەداگەێت. ئەمە بڵێن بە ڕۆژئاوا و باکوور و ڕۆژئاواش ئەو ناوچەیە کە پێڵێن تراکیا ئەوشان داگیر کرد و ئاسیای بچووک وانی ئەو منتقەی ئێرە کە پێی دەڵێن ئاسیای بچووک منتقەی ئەوە کە پێڵێن بە یۆنانی سێمێرنە یعنی ئێزمیر، ئەوانەیان هەموو داگیر کرد. ئەو ڕەشە ئەو ڕەنگە ڕەشە ئەوە یۆنانیەکان تەواو کشان هەتا بەرەو سەر دەریای ڕەشیش، تەواو قۆڕوس و کریت و ئەوانەیان هەموو داگیر کرد. اینجا تەواو دەبی لە بەرامبەری حکوومەتیان قەرە بجۆڵێ، یعنی وەتەنیەکان زۆر لاواز بوون ئەو کاتی کە پێیانە بۆ نیشتیمان پەروەرەکان، ینی حکوومەتی ئەنقەرە زۆر لاواز بوون، پەنایان بۆ شەڕی پارتیزانی برد. لە باکوور و ڕۆژئاوا لەو منتقەیە لەو ناوچەی ئەدهەم چەرکەسی بوو، لە باشوور و ڕۆژئاوایان لەو ناوچەی دەمێرچی حەداد موحەممەد، ئەوە با بڵێن سەرکردایەتی و شەڕانەیەک. دەم چەرکەسی لە مستەفا کەمالی جیا بیتەوە و ئەڕواچی لە ئوردن دانیشی و چکە لە ئوردنیش چەرکەس هەنە لە ساڵانی سی دەڵێن هەوڵیدایە کە مستەفا کەمالی بکوژیت. تاوان دەڵێن هەوڵی کوشتنەکەی سەرکەوتوو نەبووە. جاک لەوانە کەسایەتە چیشەیە دەڵێن خەڵکی ڕواندزێ بە حەقەت نازانم باسیانە، بەڵام لە ماوەکانی ڕابردوشتیە زۆر لەسەر بڵاو کراوە. دکتۆر زەوەر قادریش لەسەر نووسی بوو لەسەر عەلی سایب هەڵە نەبووم کە یەکێک ئەندام پەرلەمانیش بووە یەک دوو دەورە لەسەر با بڵێن لەسەر پارتی گەلی کۆماری تورکیا و دواتر دوورخرایتەوە و مردیە. زانێک دەڵێن خەڵکی کەر و کوچێشە، ئەزان نازانم بەرحاڵ یعنی ئەوە لێکۆڵنەوەکی ورتەیە.
لە ڕۆژهەڵاتی تەواان ئەو منطقەیە با بڵێن لەو ناوچەی کە پێی دەڵێن ڕۆژهەڵاتی تورکیا ئەو ناوچەیە سوپای لێبوو لەمێژ و ئامادە بوو کە هێرش بکاتە سەر ناوچەکانی قارس و ئەرزۆڕۆم لەو ناوچەی کە با بڵێن هاوسنوور بوو لەگەڵ یەکێتی سۆڤێت و ناوچەی قارس باتوم ئەردەغا کەوانە کە خرابوونە سەر ئەرمینیا ئەرمینیا لێرەیە کە خرابوونە سەر ئەرمینیا لەو ناوچەی ئەرمینیا ئەوە جۆرجیا ئەو ئەرمینیا و ئازەربایجان هەمنی لە پاڵ یەکن ئەوانە کە دەڵان بەپێ ڕێکەوتن نامی سیڤەر بوو بەڵام حکوومەتی ئەنقەرە چاڕوانی ڕێکەوتنی تکەیە کرد لەگەڵ سۆڤێت کە تازە بەرەو نیشتنماکردن وتوان سۆڤێت لە 1922 ڕاگەیەندرا باوەکو یەکێتی سۆڤێتی جارە و تەمان لێرەدا سۆڤێتەکان یارمەتی دەوڵەتی تورکیاندا ئەو کاتی حکوومەتی ئەنقەرە کە لە داهاتوودا پێی دەڵێن دەوڵەتی تورکیا ئەو یارمەتیانە زۆر گرنگ بوون و یارمەتیەکان چ بوون سەربازی و خواردن و خواردنەوە و واروەها لانی چەک و تفاق و ئەمانە طبعا ئەوانە چیان کرد بەڕێگا ئەرمێنیا و جۆرجیاشیدا ئەو یارمەتیانە لەو ناردن و لێرەدا رووسیا دەویستە نازور کە چکۆلۆ دەویست لەو خاکانە بکشێتەوە تایبەتی ئەرمێنیەکان لە حکوومەت شتا زۆر سەرکەوتوو نەبوون و مستەفا کەمال دەیانویست مستەفا کەمالی بەلای خۆدا ڕابکێشێن مەبەستیان لەو ناوچێ زۆر پیانۆ استراتیژی نەبوو کە لە بۆ ئەرمەنیەکان بی و سۆڤێتەکان پشگیری بکەن وەڵکو کە لێرە لە دەریای ڕەش کە دەوڵەتێکی گەورەی لەسەر بوو کە یەکێت سۆڤێتیان پێگۆ کە مەبەستی ئێرەش بوو زیاتر کە لە دەریای ڕەشەوە کەشتیگەلەکانی ڕووسی بێن لە گەروی دەردەنیت بپەڕنەوە بێنە دەریای مارمەڕە و بێنە ئیجە و بێنە دەریای سپی ناوەڕاست هەر مەبەستیان ئەوە بوو یعنی لەو مووقع استراتیژیەکی ئێران هەڵبژار بوو ئێران هەڵنەبژار کەواتە زان بچم زانسان لە تەماشای مێژووان بکەین شتێکی نابینیەوە بڵە وڵای ئەمە فرۆشت ئەوە سیاسەتی نێو دەوڵەتیە من بەرژەوەندیە کاتێک کە لەو شوێنەی تەواو بی ئێستا شوێنەچکە دەست بەکارە یعنی ئەوە بتن و لە بۆ زانیاریشتان ینی کەوان کە ئەوان ئەو ناوچیانیان بەجێژدایانەوە تورکەکان وەکو باسمان کرد قارس و ئەرزۆڕۆم و باتوم و ئەوانە لێ ئەساسەن ئەوەش نەبوو وچی ئەوە یەکەمم باس کرد ئەساسەن ئەو ئەرمەنیەکان شکستیانی ناوە لە بەڕێوە برد یعنی ئەوە تۆ گرینگە کە تۆ حکومەتی ڕەشیدی ناوە خۆی بەهێزت هەبی وها شەفاوی و دیموکراست بی وە با بڵێن خۆرچەندێکێت سۆڤێت ئەو شتانەی نازان بەڵام لۆ ئیدارەدانی ئەو ناوچانەوە بۆ خۆیان شکستیان ناپڕ بۆیە ئەوان ئامادە نەبوون چیدی کە پشتگیری سەربازی ئەرمەنیەکان بکەن و پارە خواردنیان لێ سەرف بکەن شکەوان ئەرمەنیەکان تازە بوونەتەوە لە بۆیە ئەو شتانیان ڕەت کردەوە لەبەرەوەیان ڕەت کردەوە کە بەرژەوەندی باڵای چ سۆڤێت لەوەی دابوو کە لە دەریای ڕەش و دەریای ئیجە هەتا دەریای سپی ناوەڕاست نفوزی خۆی ڕێی خۆ نزیکردنەوە لە مستەفا کەمالی بسەلمێنیتن یاخود بەدەست بینیتن یاخود نفوزی خۆی جێ بکاتەوە لە هەنگاوی یەکەم لە دواتر هەژمونی نفوزی خۆی بکاتن زایتر ئەو سیاست ئەوە نییە تۆ بڵێ پشتیان تێکردم و وان لێکردم و وان لێکردم وان لێکرد ئەو شتانە لە سیاستدا عملی نینە ینی با بڵێن وە ناشخۆن لەبەرەوەی ناخواتن لەبەرەوەی تو دەبی لە بەرامبەرتدا هەنگاوی گەورەت نابیت و خۆت پێویستر کردبی کاتێکدا کە هاوچێشەکانە گۆڕێن ئەتۆ تووشی سەرسوورمان و قوڕمان نەبی بۆ وازێنان تەوانەوەش چ بوو ینی تەوان لێرەدا ئەوانش دەستیان بە گفتوگۆ کرد دەیانگۆ دەبی ئەنگۆش ئەگەر ئەمە لە ناوچەی قارس و باتوم ئەوانە بکشینەوە طبعا ئاگەتان لێبی تابیانێش مەسەلەکە کرێرە باسی ئەوە دەکارانەکەین ئەوە شەڕ ڕەنگۆ دەڵن شەر سەر بەخۆیشە بەڵام لە کاتی شەڕی سەر بەخۆی چکە من وە تاریخ دەبی وا بخوێندرێتەوە یان با بڵێن بەو شێوەیە کە دەبێ ئێمە هەر باسی شەڕی نەکەین چکە لە ناو شەڕیشدا گفتوگۆ هەیە مامەڵە هەیە مامەڵەی ئابووری هەیە مامەڵەی سەربازی هەیە مامەڵەی جۆرا و جۆر هەیە ئەوانە دەبی هەمووی بخوین هەمووی ئاماژە پێ بکەین
لەهۆی کەوا وێنە گشتەکەمان بۆ دەربکەوی کە ئایا ئەو شەڕشەی کە کرای بە ناوی شۆڕش سەربەخۆیی چ سەفقاتێکی سیاسی و چ ئاڵوگۆڕەکی لەسەر خاک تێدا بووە، چ ئاڵوگۆڕەکی لە نێوان هێزەکان تێدا بووە، چ ئاڵوگۆڕەکی تێدا بووە لە نێوان ئەو دەوڵەتانێکەوە بەرژەوەندیان گەیشتۆ یەک بۆ چ ئەو دەوڵەتانە چۆن مامەڵیان لەگەڵ ئەو شۆڕشە چەکداری تورکەکان کردێت. ئەوە زۆر زۆر گرینگە لێرە ئێمە هەمومان بیزانین. ئەمە یەک. و لێرەدا ئەوان گفتوگۆیان دەست پێ کرد تورکەکان حکوومەتیان قەرار لەگەڵ یەکێت سۆڤێت ئەوەی کە نوێنێر چەنە باکر سامی بێک یەک لە دیپلۆماسە هەر ناسراوەکانی دەوڵەت تورکیای بوو و ئەوان چوو لە بۆ ئەرمێنیا. طبعا لێ گفتوگۆیان کرد و باوڵین ئەفەن لە کوردستان لێ گفتوگۆیان کرد و طبعا بۆ وازینان بوو لە ناوچەکانی وان و بەتلیس کە بدرێنە ئەرمەنیەکان. ئەوانیش واز لە مەنتقەی قارس و ئەرزەڕۆم و باتوم و ئەوە ئەردەهان دینن. طبعا گفتوگۆکان شکستیانینا لە 28 ئەیلولی ساڵی 1920 سوپای کازم کەرەباکر شاری ساقامیشی داژی کرد. تورکەکان فێڵن سا کافیش. طبعا لێرەدا شەڕ بۆ ماوەی مانگێک ڕاوەستا و لە 27 تشرینی دووەمی ساڵی کە هەمان ساڵە 1920 شەڕ دەستی پێکردووە لە کۆتایی تشرینی دووەمدا ئەرمێنیا شکستینا. اینجا لێرەدا تورکەکان و ڕووسەکان گەیشتە ئاشتینامەیەک بە ناوی ئاشتینامەی ئەلێکساندەرپۆڵ دەرێڵەش پێیانەگۆ گۆمڕۆ مۆرکرا لە 2/12/1920. تەمان ڕاستە و خۆ دوای ئەو شکستەی ئەرمەنیەکان بەرشەفیەکان نستان چ بەلادانی حکوومەتی تاشناخەکان لە ئەرمێنیا. بە لە سەرەتای ساڵی 1921 گفتوگۆی ڕەسمی لە نێوان بەرشەفیەکان و تورکەکان دەستی پێکرد. هەندایە لە 16/1921 بە چ بەناوبانگ بوو؟ بە موعاهەدەی دۆستایەتی کە پێڵێن موعاهەدەی دۆستایەتیان پەیماننامەی دۆستایەتی و یەکەم موعاهەدەی یان با بڵێن پەیماننامەیە یا ڕێکەوتنامەیە دیپلۆماسی لە نێوان حکوومەتی ئەنقەرە و یەکێتی سۆڤیەت. و تەمان بەپێ و ڕێکەوتنامەی کە کردیان دوای ئاشتینامەی ئەلێکساندەرپۆل کە لە 2/12/1920 بوو، اینجا موعاهەدەی دۆستایەتیات لە 16/03/1921 بەو دوو ئەوانە تورکەکان لەوەی چ خۆش بوون لە باتوم و ناشیزڤان خۆش بوون و مەرجەکان بەو شێوە کە ڕووسەکان لە داهاتوو بۆیان هەبێت مەرج لەسەر تەنگەکان دابنێن و تورکەکان چاوەڕوانی یارمەتی سەربازی بوون لە ڕووسەکان. بەڵام تەمان ڕووسەکان بڕێک بە سەریعی یان بە خێرایی یارمەتیان نادا لەبۆی کە پارسەنجی شەڕەکان و هێز بەزووی لە بەرژەوەندی تورکەکان کۆتایی نیت و ئەوان مەرجی خۆیان زیاتر لە داهاتوودا نەسەپێنن چکوانشتا یەکێتی سۆڤێتیان ڕانەگەیاندبوو. و تەمان تاکو سەرکەوتنیان لە سەقاریان نەبێت لە ئەیلولی 1921. تەمان سەقاریە لە ئیستەنبوڵە نزیکە لەو ناوچەیە ئیتر کە سەرکەوتنەکان نزیک بوونەوە اینجا ڕووسەکان یارمەتیان بە شێوەیەکی زۆر خێرا. ئەوەش لۆ چ بوو لۆی کە بەرامبەر ئینگلیز و ئەوانە ڕوبەڕوو ببنە پاڵیان بنێتن پاڵ بە حکوومەتیان قەرەبنەی کەپسی شەڕی ڕووس و ئەفەن بەریتانی و فەڕەنسی و ئیتاڵی و یۆنانیەکان زیاتر بکات. تەمان ئەو پەیماننامەیە ڕێگا خۆشکەریش بوو کە لەگەڵ ڕووسەکان گەیشتنێ پەیماننامەی دۆستایەتی کە لە 16/03/1921 مۆرکرا. اینجا هاچیان کرد ئەو هێزانی کە لێرە لە ڕۆژەڵات بن لەو ناوچانە هەمویان هینا بەرەو خۆراوە دژی یۆنانیەکە، یعنی ئەو هێزانان هەموو هینا لێرە بەرامبەر یۆنانیەکانیان دانا. طبعا ئەوە دوایی کە دەست بە شەڕ یۆنانیەکانە کرد ئەوە یەکە لەو وێنانەی کە سەربازانی تورکن بریندارەکانی و مردووەکان ئەجێزنەوە لە بۆ شوێنی تیمارکردن و ناشتن.
هي زعما دین باس لەواکەین کە تەمان ئەو پەیماننامە ڕێگا خۆش کرد بۆ باسمان کرد بۆ گواستنەوەی سەربازەکان و پەیمانی ئاشتیش لەگەڵ ئەرمەنەکان تەواو چکە کاتی ئەرمەنەکانیش با بڵێن چاوەڕێی ئەوەی بوو کە دەبی ئاشتیان لەگەڵ مۆر بکرێ واتە زۆرێک لە ئاگربەستیش لەگەڵەوە ڕاگەێنرا اینجا لە بۆرسە بۆ ئەسکی شەهر تەوان سەرکەوتنی گەورە بەدەساتن لە دەی 1920 بە سەرکردایەتی عوسمەتی نونۆ بۆرسا ئەو منتیقەیە کاتن ئەو ناوچەیە پێ دەڵێن منتیقەی بۆرسا و یەکەم پایتەختی ڕسمی عوسمانیەکان بوو هەتا ئێستا شارێکی گەورەیە بە تایبەتی لە ڕووی بازرگانی و بازرگانی کات خۆش ئاوریشم ئێستاش لە ڕێی کوتاڵەوە با بڵێن بازرگانی کوتاڵەوە یەکە لە شارە پڕبایەخەکان لەسەر ئاستی هەموو تورکیاوە بە تایبەتیش لەو ناوچێ زۆر لە بازرگانەکانی کوردیش دەچن لەو شارەی کوتاڵ دێنن ئەمە تەمان یەکەم سەرکەوتنی ئەو سەرکەوتنی بۆرسا یەکەم سەرکەوتنی ڕێکخراویش بوو هی با بڵێن سوپای یان با بڵێن سوپای تورکیا یان بڵێن حکوومەتی ئەنقەرە بەسەر یۆنانیەکاندا و سەرۆکوەزیرانی ئەو کاتە یۆنان تەمان بۆی هەڵبژارنەکان دۆڕا لێرەشدا پارسەنگەکی هێز گۆڕا بە تایبەتی یۆنان لە ناو یۆنان مەلەکیەکان ئەوانە بردیانەوە و ئەو سەرۆکوەزیرانی پێشوو سەرۆکوەزیرانی کە هەبوو ڤانیزۆڵۆس ئەو دۆڕاندی ڤانیزالۆس ئەو دۆڕاندی و مەلەکیەکان بردیانەوە لە کانونی یەکەمی 1920 طبعا ئەو کاتی حکوومەتی ئیستانبول بارودۆخی زۆر خراپ بۆی ئەو سەرکەوتنانەی کەوا حکوومەتی ئەنقەرە یەک لە دوای یەک تۆماری کرد طبعا بەریتانیەکان و فەڕەنسیەکانیش گەیشتبوونە ئەو حاڵەتەی کە دەبیتن پەیماننامەی سیڤەر هەموار بکرێتەوە لێرەدا لەو بارودۆخەدا کە عوسمانیەکان حکوومەتی ئیستانبول وەزعی زۆر خراپ بوو و حکوومەتی ڤانیزالۆس لە یۆنان گۆڕا مەلەکیەکان هاتنە سەر حکوم ئیتر هەردوو حکوومەت عوسمانی و یۆنانی داوای گفتوگۆیان کرد لەگەڵ بەریتانیەکان کە لە لەندەن کۆنگرەیەک ببەسترێ ئەو کۆنگرە ناویان لێنا کۆنگرەی لەندەن لە ساڵی لە شوباتی لە پشتێکی شوباتی 1920 ئەمە لێرە لە بیرمان نەچی خوێندکارانی عەزیز کۆنگرەی لەندەن زۆرن مەسەڵەن نمونە جا ئەوەیە کە پاسی کۆنگرەی لەندەنەکەین ئەمە لە تورکیا و چەرخ ئەو کۆنگرەیە کە لە 21 شوباتی ساڵی 1920 بەسترا طبعا وتاری کردنەوەکە تایبەت چێ کردیەوە فەرید پاشا و پێشتر داواکرا بوو کە قەومیەکان گفتوگیان لەگەڵ بکرێت ئەوان مەسلەی ئەوانەی کە حکوومەتی ئەنقەرە و ئینگلیزەکان بڕیاریاندا بوو کە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ئەنقەرە بکرێت بەڵام لەسەر داوای ئیتاڵیەکان طبعا ئەوانیش ئیتاڵیەکانیش داوایان کرد بوو بانگێشکران و نوێنەری عوسمانیەکان ئەو کاتی باکیر سامی کە وەکو باسمان کرد یەک لە دیپلۆماتەکانی حکوومەتی ئەنقەرە بوو ئەو لە لەندەن ئامادە بوو و گفتوگۆکانی لەگەڵ سەرۆک حکوومەتی ئیستانبول دەست پێ کرد ئەو کاتی طبعا ئەوانە گفتوگۆکان زۆر توند بوو و قسەی زۆر توندیان بەرامبەر یەکتری کرد و یۆنانیەکان دانویست مەرجەکانی کۆنگرەی ئاشتی بسەپێنین بەسەر تورکەکان و حتا بەسەر ئەوەش یعنی بەسەر عوسمانیەکان طبعاً زۆر ئەو ڕێیان زۆر پێویستم کارانە بوو و دەوڵەتانی هاوپەیمان ویستیان لە ژنەیەکی نێودەوڵەتی طبعاً بۆ دەرخستنی ڕاستیەکان برێن بەڵام سەرکەوتوو نەبوون و یۆنانیەکان ڕەتیان کردەوە طبعاً و تورکەکان و پێشنیازیان طبعاً یۆنانیەکان ڕەتیان کردەوە کە هیچ لە ژنەیەکی نێودەوڵەتی بێتە ئەو ناوچەی
و تورکەکان ئەوانیش دژی ئەو پێشنیازی بوون، ئەو پێشنیازیان لە کار خست. بە تایبەتیش چکە یۆرانیەکانیش ئەوانش داوای چیان کرد و داوای ئەویان کرد کە دەبێت هەرێمێکی حکمی زاتی بۆ مەسیحیەکان لە ئیزمیر دابمەزرێت لەو ناوچەی پێیانەگۆ باشووری ڕۆژئاوای تورکیا لێرە حکومەتێکی حکمی زاتی دابمەزرێت، وەکو چۆن کورد داوایە کرد بە پێی پەیمانی سیفر لەو ناوچە لە ڕۆژهەڵاتی باشووری ڕۆژهەڵاتی تورکیا پێی دەڵێن کوردستانی مەرکەزیان باکووری کوردستان حکومەتێکی کوردی دابمەزرێتن ئۆتۆنۆمی دواتر دوای 6 مانگ ئەگەر ویسمان داوای سەربەخۆی بکەن ڕاپرسێک بکەین و دەوڵەتەکە ڕابگەین. دەوانەوەش دژیەوەی بوو بێشێک ڕازی نەبوون. لێرەدا فەڕەنسی و ئیتاڵیەکان تەحەفوز زۆریان لەسەر ئەو فرانخوازی یۆنانیەکانە بوو. ئەو تەحەفوزە چ بوو؟ یعنی نە دژبوون و نە لەگەڵشی بوون، بەڵام ئەشترسانەوەی کە یۆنانیەکان ئەو ناوچانەوەی بگرنەوە ئیمپراتۆرەتی بێزەنتی ڕابگرنەوە و دەستمان کرد دەستی ڕابرد و باسمان کرد ئەو خەونیان بوو. تەواو لێرەدا پەرستنەچکە هاتە ئاراوە لە سەردەمی شۆڕش سەربەخۆی تورکەکان. فەڕەنسیەکان گەشتنە پەیمان بەستن بە سەرۆکاتی برایان لە 1921 دوای 1 ساڵ لە سۆڤێتەکان بۆ چۆڵکردنی ناوچەکانی کیلیکیا بەرامبەر تەنازولاتی ئابووری. لە کاتێکدا کابۆوەرهێنان کرا لە تورکیا و لە تەنگەکان و لە بازرگانیدا دەوڵەتی تورکیا مافەکی زۆر بداتە فەڕەنسیەکان و هەروەها لەگەڵ بەرتانیەکانیش حکوومەتیان قەڕەگەیشتە ڕێککەوتن دیلەکانیان ئاڵوگۆڕ کرد، چکە حکوومەتیان قەرە دیلی زۆری لەکنبووی دەوڵەتانە و پەیمانان ئەو سوپای کە لە عراق شکستی نابوو دیلەکان لەگەڵ خۆی نابووە ئەوەی لە سووریا و لە فەڵەستین و شامیش ئیتر ئەوانش لەگەڵ حکوومەتی ئیستانبول گەیشتنە ئەوەی ئەنقەرە عەفوەن کە دەبی ئەو دیلانە ئاڵوگۆڕکەن. کەواتە یەکەم جار ڕووسەکان دواتر حکوومەتی بەریتانیا لە لەندەن و دواتر ئیتاڵیەکان دواتر فەڕەنسیەکان ئەوانە هەموو بە ناڕاستەوخۆ دانیان نا بە حکوومەتی ئەنقەرە، چکە مامەڵەی جۆرا و جۆریان لەگەڵە کرد. کاتێ سامی باکر گەڕایەوە ئەنقەرە تەواو لە کۆنگرەی لەندەن وەی زانی کە سەرکەوتنی بەدەستینایە و بەدەستکەوتێکی گەورەوە گەڕێت، بەڵام ئەو کاتی لە پەرلەمان تووشی لێپرسینەوە بوو ئەو ڕێککەوتنی کۆنگرەی لەندەنیان ڕەت کردەوە. تەمان ئەویش دەست لە کار کێشەوە. تەمان جارێشتە سوپای لە دوای کۆنگرەی لەندەن سوپای یۆنانی ئامادەکاری کرد بۆ شوێنانی کە بگریتەوە وەکو ئافیۆن، قەرەحیسار، کۆتایە بە یەکتر بڕی ناوچەی هێڵی ئاستین کە پێیان بۆ ئەسکی شار، ئەنی ئەو ناوچەیە بەگشتی ئەو ناوچەیەی لە تورکیا کە بەرەو ڕۆژئاوای تورکیا دەڕوە ئەو ناوچانە هەمووی گرتەوە. جا کەوتنی ئەو شارەوای کرد کەوا تەبان بەتایبەتی شارەکانی ئەسکی شار و قەرەحیسار و ئەو ناوچانە وای کردکەوە مستەفا کەمال خۆی سەرکردایەتی شەڕەکانی ئەو شۆڕەشە بکات نەمجارە و پەرلەمان دەسەڵاتی لە پەرلەمان وەرگرت بۆ ماوەی 3 مانگ و ئەو کشانەوەی تەبان لە ئەسکی شەهر لەبەرەوە بوو کە سێواس و ئەوانە نەکەونە بەردەستی یۆنانیەکان. تەبان کە لەو ناوچانە کشانەوە لە ئەسکی شەهر و ئەوانە تەبان یۆنانیەکان هاتن نزیک بوو نزیکەی 50 میلیۆن مابوو بگەنە پایتەختی حکوومەتی ئەنقەرە ئەمکەنە ئەنقەرە کە پایتەختی حکوومەتەکەی مستەفا کەمالی ئەوانە سوپای تورکیا لە ڕۆژئاوا و باشوور ڕۆژئاوادا 50 میل لە ئەنقەرە یعنی دوور بوو دوورکەوت بووە لە بۆیە ئەوانە کشان و لەوەی کە بەرەکانی خۆیان ڕێک بێخنەوە لە ناوچەکانی سێواس و ئەوانە بڵێن هێزی سوپای خۆیان زیاتر مەشق پێ بکەن و ڕێک بێخنەوە و جارشتر دەست بە شەڕ بکەنەوە. لێرەدا بۆ 2 هەفتە شەڕ بەردەوامی کرد و لە 13 ئەیلولی ساڵی 1920 هێزەکانی یۆنانی لەو ناوچانەی ئاماژەم پێکرد کشانەوە. دوای ساڵێکیش یعنی تا 1922 ئەو شەڕانە هەر بەردەوام بوو یان ناوەناوە و یۆنانیەکان لە ئاسیای بچووک و ئەفیۆن و قەرەحیسار و ئەسکی شەهر تەبعاً باڵادەست بوون.
لە ئۆکتۆبەری ساڵی 1920 لەگەڵ نێردرای فەڕەنسی حکوومەتی ئەنقەرە لەگەڵ نێردرای فەڕەنسی ڕێککەوتنی وەرگرتنەوەی کلیکای جێبەجێک و دەوڵەتانی هاوپەیمانان بێلانی خۆیان ڕاگەیان لە بەرامبەر یۆنانیەکان بە تایبەتی ڕۆڵی وەزیری دەرەوەی و کاتی لۆرد کێرزن بەڵام زۆر کاریگەر بوو کە ئیتالیا و فەڕەنسا و بەریتانیا و یابانیەکان پشتی خۆیان لە یۆنانیەکان کردەوە ئیتر یۆنانیەکان هێدی بەرەو شکستە چوون لەسەر پێشنیازەکانی لەندەن وە کشانەوەی تەواو یۆنانیەکان لە ئاسیای بچووکتەوانەوان وا پێشنیازیان کردبوو کە پێشتریش بڕیاریاندا بوو بەریتانیەکان کە ژنەیەک بێتن بۆ دەرخستنی ڕاستیەکان بەڵام نە یۆنانیەکان نەنە تورکەکان ڕازی نەوچکەریەکە و مەبەستی خۆیە وەریەکە و داواکاری خۆیە بوو بەڵام ئەوش سەری نەگرەوان گوتیان ناکشێنەوە تەوان شەڕ لێرەدا جارشتە دەست پێ کردەوە بەردەوام بوو هەتا وەکو 26 ساڵی 1922 ئەوە سوپای تورکەکانە یان حکوومەتی ئەنقەرەیە کە چوونە ناو شاری ئیزمیر ئەوە مستەفا کەمال تەمان ئەوەی کردکەوە شاری ئەفیۆن و قەرحیسار و ئەوانیان هەموو گرتەوە بە دواویشدا شاری ئیزمیریان گرتەوە تەمان لێرەدا هەم ئیزمیریان سووتان دیلێکی زۆر یۆنانیەکان گیران و ئەوانە کشانەوە لە بۆ ناو یۆنان و دەسەڵاتیان نەما لەو ناوچانە و لە 1922 بە سەرکەوتن دادەنرێت لە تورکیا تەمان ئەوە ئاخری کە گەشتن هەموو ئیزمیریان کۆنتڕۆڵ کرد بوو بە ڕۆژی 9 1922 بەڵام ئەوان کە ئیزمیریان گرت لە جاری یەکەم با بڵین کە هەمووشان کۆنتڕۆڵ نەکرد بەڵام ئەویان بە ڕۆژی سەرکەوتن دانایە یەکە مستەفا کەمالیش مەسەلەن دوارتر ئەستە ناو شارەکەی دیارە و ئیستانبول ئەو وێنانە ئەتیبارە لەوێ کە وەکو نیشانەی سەرکەوتنە و زائیدەن ئەوەش پێڵێن گورلەر و ئوردوسو یعنی سوپای بەهێزی نەوجەوانانی حکوومەتی ئەنقەرە من علامەتی ئەوم دانا ینی لەو کاتی نەوجەوانانیش با بڵێن 1920 داخلی ناو شەڕی سەربەخۆیی کراینە طبعا ئەسمەتینینۆ ئەوانش حتا لەگەڵ بەریتانیەکان جارشتر کەوتنەوە گفتوگۆ لە دەی 1922 ڕێککەوتنێکیان مۆر کرد لەسەر دەریای مەرمەرە بە ناوی گفتوگۆکانی مۆدانیەش بەناوبانگە هەرێکە لە ئەسمەتینینۆ هارینگتۆن و طبعا ڕێککەوتنەکە بۆکەوە عوسمان تورکەکان حکوومەتی ئەنقەرە دەچێت دەست بەسەر ئیستانبول دادەگرێ و حکوومەتی عوسمانی هەڵدەوشێنێتەوە و زائیدەن وێشتنەوەی تەنگەکانیش لە تەنگەکانی ئیستانبول لە ژێردەستی بەریتانیەکان تەمان دوای تەنگەکان دەرنەچوون لە بەردەستی بەریتانیەکانە تاوەکو ساڵی 1928 ئەمە بە کورتی بوو لە دەربارەی شەڕی سەربەخۆیی تورکەکان دەستی داهاتوو دێین باس لە بارودۆخی تورکیا و ڕاگەیاندنی کۆمارەکەین لە ڕاگەیاندنی کۆمار هەروەها بارودۆخی تورکیا لە ساڵی 1923 ئیتر سوپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بی هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن بەخوای گەورەوە سپێرم